دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم مامۆستاییان پێم وابێ ئەمیش ئیتر لە هەوڵدان وەستاوە یعنی ئیتر گەشتۆتە حاڵەتێک کە خەریکە تووشی ناومێدیە بێ بەس من پێی ئەڵێم واز لەو ناومێدیە بێنێ چونکە یعنی ئێمەی ئافرەت زۆربەی ئافرەت سەیرەکەی بەعام لە هەموو شوێنە نەرمونیانە دائیمەن میهرەبانە بۆ هەموو کەسی چواردەوری بەڵام بە تەنەزولی ئەزانێت ئەگەر بێت و ڕۆژێ لەگەڵ هاوسەرەکەیە شتێ ڕووبە ئەم ببێتە دەست پێشخەر بۆیە من پێی ئەڵێم ناومێد نەبێ ینی ئەمیش هەوڵی بۆ بات ینی هەر ڕێگایەکەیە ینی تۆ 13 ساڵ بێ 15 ساڵ بێ لەگەڵ هاوسەرەکە تابی ئیلا ئەبێ ڕێگایەکە بێ لەوانێت چەندین ڕێگا هەبێ بەس ئەم چونکە خۆی ئیتر وەستاوە لە جێی خۆی شتەکان نەچۆتە پێشەوە اینجا بە هەمان شێوە مناڵەکانیش ئەتوانی هەر لە ڕێگای مناڵەکانتەوە لی نزیک بنەوە و بچنە ناوڕۆکی ئەم شتەوە بزانن هۆی چییە عنی هیچ کاتێ ئێمە لە ژیانی خۆمانە ئەبێ ئەو شتانە بە تەنەزول نەزانین چکە بۆ ژیانی خۆمانە تێبینەکەم هەرەوە بوو دەستخۆشیشی لە یەکەم مادام کە هاتوتە ئەم بەرنمەیەوە ئیترەوە ینی دیارە ڕێگایەکی بڕیوە ئیشەڵا هیچ کێشەیەکی نامێنێ و هیوای بەختەوەری بۆ خوازم دەستی تۆش خۆش بێ خاتونگیان طبعا ئێمە دواتر بە تێر و تەسەلی لەگەڵ تا ئەبین و جلسەی ڕاوشکاری هەم بۆ هاوسرت و بۆ خۆشت دائەنین کە ئەم قسەم خاتونە زۆر زۆر جوان بوو نابێ بێ هیوا ببی نابێ بێ ئومێد ببی بڵێ تر هیچ ڕێگە چارەیەک نەماوەتەوە و تر تەواو لە شوێنی خۆت بۆستی وەستان لە شوێنی خۆت ئەتباتە دواوە ئەوە دڵنیابن هەر کەسێ لە شوێنی خۆی بۆستێ ینی بەرەو دواوە ڕۆشتووە کەواتە بە تۆش لە هەوڵدا نابی هەوڵی خۆت بی بە هەموو شێوازێک بە نەرمونیانی و بە تەنازولیشی نەزانی و کۆم خاتونە ئازیزەوتی بە تەنازولی مەزانە هاوسەری خۆتە تا هەڵی تەواوی لەگەڵا بوو پارێزگاری لە خێزانی خۆت بکە